ئەو ڕێککەوتنە گەورەی کە هەرێمی کوردستان لەگەڵ ئەمریکا کردی، ئەو سەپۆرتە نێودەوڵەتیەی هەرێمی کوردستان لە ئەمریکا بەدەستی دێنی بۆ بابەتی ئەمە. بەڵام من دیسان دەڵێم ئەمریکا پشتیوانی هەتای ئێمە ڕێککەوتنی ئابووریمان هەیە. لە ماوەی سەردانەکەی جەنابی سەرۆکوەزیران کاک مەسرۆف بۆ ئەمریکا دوو لێدوانرا لە عێراق، یەکیان دژی بوون، یەکیان نەرمی کرد. بەڵام وزارە بەکردەوە دژی بڕیارەکە وەستانەوە کە ویرە ناردنی موچەی خەڵکی کوردستان. هاتنی کۆمپانیای ئەمریکی بۆ غاز لەکوێیە؟ سنووری ناوچەی سەوزی یەکێتیە، ڕاست هەرێمی کوردستانە، واتە جێ نفوزی ئێرانە. پێ دوایە بە ئاسانی ئەم بابەتە بۆ ئێمە بچێتە سەر، بڕوا بکەن ئەم بابەتە چۆن ریفراندۆم بابێتێکی جەوهەری تاک بە تاکی کوردبوو، ئەم گرێبەستەنەوتیە و ئەم گرێبەستە غازیە و ئەو ڕێککەوتنانی لەگەڵ ئەمریکا و کۆمپانیەکان دەکرێت، ئەم شێوازە قسەکردنەی وەزیری دەرەوەی ئەمریکا لەگەڵ جەنابی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستانە کۆمەڵێک دەستکەوتی تێدایە، پێویستی بە ئیسیسمار و وەبەرهێنانی گرینگە تێدا بکرێت. بەڵام چێ لێ دەگەڕێتەوە بە ئاسانی ناو چوارچێوەی دوژمنەکان دوا بە ئاسانی دەکرێت.